دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە ماندوو نەبن خۆشەویستانی من لەر شوێنەکە سڵاتان لێ بێ و بەیانیتان باش بێت بەختەوەرین ئەم ڕۆژ دەرفەتیەوە هەبوو لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز بین ومێدمانە هەموو لایەکتان ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی زۆر باش بێت بۆتان ئەمڕۆتان پڕاپڕ بێت لە وزە و چالاکی زۆر باش ئەگەر دەرفەتیشتان هەبێ لەگەڵ ئەوانە بتوان بینەری کوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژێکی نوێ بن ئەمڕۆ من لەگەڵ تاوی هاوکاران لە پشتی کامێرە و کۆنتترۆل هاوکاری سەرێکیم سەرکۆش کۆی بڕگە بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژێکی نوێتان پێشکەشەکەین سەرکۆگیان سڵاو لێبێ سڵاو لە تۆش لانە بانی باش بانی تۆ باشی من زۆر باشم بەیوای باشبوونێ خۆشەویستانی ما گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵی لەم بانیێش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێتانەگەینەوە ئەم بەیانیە بە پارچەیە میوزیکی زۆر بەچێژ و پارچەی میوزیکی زۆر جوان کە لەگەڵ دوو ژەنیاری زۆر عزیز و خۆشەویست کاکە ژەنیار و کاکەوەلی بەیانیتان باش سڵاو لێوەش بفەرمونە گەریێن و بەرامبەرمان لەگەڵ ئێوە بۆی تۆزە گفتوگۆش بکەین کە ئەمڕۆ لەسەر یەکێ لە هونەرمەندەکان قساکەین فەرمون خۆشەویستان بە هیوای ئەوەی کە هەموو لایەکتان تەندروستیەکی باشتان هەبێ چالاکانە لەگەڵ کارەکانی ڕۆژانەی خۆتانە بەردەوام بن و هەمیشە بتوانن بە شێوازێکی باش دەستپێکێکی ڕۆژێکی باشتان هەبێ و بتوانن بە ڕوویەکی خۆشەوە بە یەکتر بڵین بەیانیتان باش ئەمە وا کات کە تۆ ڕۆژەکەت ئاسوودەتر بێ و جوانتر بێت و ئەو کەسەی بەرامبەریشت زیاتر دڵخۆش بکەیت ئەمڕۆ بنەڵێم بەیانیتان باش بەخێر بێن کاکەوەلی باکەمە قسە لەسەر ئەو پارچە میوزیکەی دەستپێکی پرۆگرام بکەین پێمان بڵێ موزیکەی کێبوو هەروە ئەم ڕۆژەتانە لەسەر چه هونەرمەندێک زانیاری بە ئێمە و بە بینەرانیش بەخشن دڵێم زۆری نەمانە زانینی سەرەتا بەیانیتان باش ئومێدوارم ئەمڕۆ ڕۆژێکی جوان و ئارام بێ بۆ سەرجەم بینەرانی عەزیزمان ڕاستێکی ئەو پارچە موزیکە یاخود ئەو گۆرانی هەڵمامژارد و وەکو خۆتان باشە پێکرد لەوانەیە زۆربەی زۆری ئەوانی کە لێرەشن وانی لە دەرەوەشن ئاگیان لێ بێکە ئەو ئاوازە هی کێبێ هی هونەرمەندی کۆچ کرد و شەماڵ جەلال سایب هیچێکە لە ئەستێرە دیارەکانی نێو هونەری ئاوازبێژی کوردیدا ئەمڕۆ ڕاستەکەی ئێمە ئەو هونەرمەندەمان هەڵبژاردەوە بۆی تۆزە گفتوگۆی لەسەرا بکەین بۆی پێناسەیەکی بکەین و بزانین کە شەماڵ سایب لە کوێوە دەستی پێکردو چۆن دەستی پێکردو چی کردو و چی نەکردەوە شەماڵ جەلال سایب لە دایکبووی 1930 لە شاری سلێمانی کەسێکی زۆر بەهرەمەند دەبێت لە تەمەنی مناڵیەوە کاتێکە بێگومان باوکی بەپێی ئەو دەسەڵاتی کە هەی بۆ بنم نەقای مەقام بوو زۆر گەڕاوە و گەشتی زۆری کردووە بەشێکی ئەوەی کە وریایی شەماڵ سایب ئەوە بووە کە لەگەڵ باوکی گەشتی زۆری کردووە لە ناوچەکانی زۆربەی زۆری ناوچەکانی کوردستانە ژیانی کردووە ئەمە ژوای کردووە کە خەڵکی جۆرا و جۆر و ڕەنگی جۆرا و جۆر و مەقامی جۆرا و جۆر و ئاوازی جۆرا و جۆر بچە پێ بەگوێیە بەڵام هەمیشە خۆی ئاواتی ئەوەی هەبووە کە ئەکادیمی موزیک بخوێنێت و ببێ بە دەنگ بێش شەماڵ سایب لە تەمەنی ئەوەی کە ماڵین خوێندنگەی سەرەتایی کە تەواوەکات ڕووەکاتە شاری بەغا لە کۆلێژی مەلەکی وەرەگیرێ ئەو کاتەکە سەر بە هێزی بەریتانی ئەبێت یەکەمەکانی ئەو کاتی سنووری عێراق وەرەگرن ئەمیش وەکو فێرخوازێکی بەهرەمەند و فێرخوازێکی یەکەمەکان با بڵین وەرەگیرێت زۆر کەسێکی لێ هاتووە بێ زۆر کەسێکی زیرەکە بێت پاشان دوایەوە ئەچێتە بەشی ناوەندی و دوایی ئەچێتە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا و لێ دوایەوەی کە تەخەڕوجەکە ئەچێ بۆ کۆلێژی ئاداب لە زانکۆی بەغا پاشان دوایەوەی تەخەڕوجەکە ئیکەن بە مامۆستا لە قوتابخانەی ئەعزەمیە ناوچیەکە ئەکەوێتە سونەنشینە ئەکەوێتە ڕۆژ ئاوای شاری بەغداوە ڕێک لە سنتەرە بەڵام لە ڕۆژ ئاوای شاری بەغدا لەوێ ماوەیەک مامۆستا ئەبێ پاشان لەبەروی کە ئاستی باشە بێ لە دەنگبێژی و لە ژەنینی عودا لە پەیمانگای هونەرجوانەکانی بەغا وەرەگیرێت وەکو مامۆستایەک مێژووی موزیک و ڕۆشنبیری بەڵین ئامۆژگاری موزیکیەکەت زۆر باشە کاکە ژەنیاریان تۆش بەخێر سەر چاوان زۆر جار لەگەڵ گفتوگۆکاری کاکەوەلیە زۆر جار تەداخولێکە کا بۆی بەلایانی ئەکادمیەکەوە حەزم کرد باسی ئەو بکەین پەیمانگای هونەرە جوانەکان کە کاکەوەلی ناڵێم نیش حەزم نەکردەوە باس شتێکە بکەم سەر لە پەیمانگا زۆر
جار ئەڵێ پەیمانگا شتێکت پێ بەخشێت کە تۆ بتوانی لەگەڵ هونەرەکەی خۆت و لەگەڵ ژینگەکەتا زیاتر تێکەڵی یەکتری بکەیت و ئاوێتە بێت. زۆر هونەرمەندەیە کە ئێمە لەگەڵ کاگوەلی باسمان کردووە کە هەمیشە لە ناو پەیمانگەیە ئەڵێن 20 کەسین لە پۆلێکە بەڵام دواتر 3 کەس ئەمێنێتەوە. ڕاستە ئەم 3 کەسە ئەم هونەرە لە لای خۆیان و ژینگەکەوەیان لێکا کە پەرەی پێبن یاخو ئەمە بۆ ماوەیە و لەگەڵ خۆیان پەروەردەی بووە. پرسیارەکە و زۆر جوان بوو لەو بارەیەوە. ڕاستە بۆ منە زۆر کاکە لە پۆلێکا کە 15 بۆ 20 کەسی تێدا بۆیە بڵێن وەرگیراوە زۆر کامنیش پرسیار من لەوە یان لە خۆم کردووە ئاخۆ بۆ نەبۆچی لەو 15 کەسە یا 22 کەسەیە بڵێن لەو کەسە زۆرە چەند کەسێک ئەمێنێتەوە و شتێکی نۆرماڵە و نەک لە پەیمانگا بگرە لە زانکۆ بگرە لە شوێنە کۆنسەرڤاتوارەکان جوڵی شوێن ئاکادیمیە جیهانیەکانێشە ئەو شتە هەیە ینی لەو کەسە هەرە باشانە ئەبێ باشتریش هەبێ باشترینەکانیشە من تا بۆ منە کاری باشتر بکەن و ئەمە پێویستە بە ئەتمۆسفیری ناخی خۆیانەوە ئەتمۆسفیانی چۆڵی ئەو بیرکردنەوە و ئەو خۆشەویستی و عاشقی شتێک بۆ کارەکەیان هەیە بەڵێ ئەو قوڵبوونەوەی خۆیان چکە زۆر هەیە لەوانەیە وەکو ئەو بیر نکاتەوە هەموو کەسێکیش ڕەنگێکی تایبەتی خۆی هەیە ینی ناکرێت من هەموو کەس بۆ منە وەکو کەسێک بیرکاتەوە یا بۆ منەوەکو من بیرکات یا من وەکو کەسێکی کە بیرکەمەوە و لەوانەیە بۆ منە ئەمە شتێکی کە دروستکایە بۆ منە ئێستا لە پەیمانگە منە جوانەکان جگە لەوەی کە دوو بەشتوانێ بۆ منە بەشی ڕۆژەڵات بۆ منە بەشی موزیکی ڕۆژەڵاتی و کلاسیک بێ بەشێکی کە بۆ منە زیاتر جەختیان لە کلاسیک کردوێتەوە لەوانەیە زۆر ئەو بابەتە هین نەبنانی زۆر ئەو بابەتە بەبایەخەوە نەبێ بەڵێ و کەم کەسێ بۆ منە ئەو ئاشنایەتیا بڵێن ئەو حەزی هەبێ بۆ میوزیکی کلاسیک هەم بۆیە لەوانەیە لە 15 کەس بۆ 20 کەس 3 کەس 5 کەس دەبێ بمێننەوە. زۆر باشە کاگوەلیت بە کەمە قسە لەسەر بکەین زۆر کاتێ بۆ نمونە ژیانی هەندێک لە هونەرمەندەکان بخەین تۆ بە تایبەتیش باز لە شەماڵ سایی بکەین ئەو سەرچاوانی کە لەسەر ژیانی ئەم هەیە زۆر باز لەوەکەن کە شەماڵ سایی بە پێشەنگی نوێکردنەوەی گۆرانی و هونەری کوردی داهاندێ ئەمە بۆچی؟ نەک هەر شەماڵ سایی بگرە محەممەدی مام لێ حەسەنی زیرە علی مەردان شەماڵ سایب بەڵە زیاتر چەختی لەسەر کراوە هۆکارەکە چی بۆ بۆنونە لە تەمەنێکی با بڵین 14 و 15 ساڵیەوە زۆر عاشقی گەورە هونەرمەندی میسری فەریدە تڕەش هۆکارەکەی ئەو بۆ کە فەریدە تڕەش هەم ژەنیارێکی زۆر بەتوانە ئەبێت لە ئەمریکادا تەنانەت پارچە موزیکی هەیە کە خۆی دایناوە فەریدە تڕەش باشە ئەمانە ژەنیار ئاماژەی بۆ کرد کە لە خوێندنگاکانە ئەکرێ بە دوو بەشە بە تایبەتی لە پەیمانگایە ئەکرێ بە موزیکی ڕۆژهەڵاتی و موزیکی ڕۆژاوایی بەداخەوە لە کوردستانە هەتاکو ئێستا ئەو بوارە بە تاوەتی جێبەجێ نەکراتەوە پەیمانگاکان جیابنەوە لە شاری بەغا پەیمانگایەکەیە بە ناوی دیراساتی نەغەمی واتە خوێندنی موزیکی ڕۆژهەڵاتیەکان ئامێرە ڕۆژهەڵاتیەکان بە هیچ جۆرێک موزیکی ڕۆژئاوایی تیان ناخوێنرێتەوە باشە ئەلەوێ زانستیانە ئامێرەکانە خوێنیت زانستیانە مەقامەکانە خوێنی زانستیانە هونەرمەندەکانە ناسیت ئەوانی کە ئاوازە خوێنن فەریدە تڕەش یەکێک بوو لە بلیمەتەکان لە ئامریکادا لەگەڵ ئەوەشە زۆر بلیمەت بوو لە دەنگبێژیە توانایەکی زۆر باشیە بووە زانستیانە هەمووی زانیوە شەماڵ سایی زۆر حەزی کردووە لە سایی فەریدە تڕەش بکاتەوە تەنانەت هەوڵی ئەویاوە کە بۆ نمونە لە ژەنینە لە شێوازی وەستانە لە شێوازی دەنگە بۆچی هەموو ئامانجەکەی ئەوە بووە کە بتوانێت ئاستی هونەر پێشات لەگەڵ ئەوەشە خودی خۆی حەزی بەوە کردووە لە چینی ئەرستۆکراتی بێت لەبەروی کە باوکی زۆر گەڕاوە لەگەڵ هەرخۆشی یەکێک بۆ لەو گەنجانەی کەیان میشە و توانە جلوبەرجێکی جوان بۆنێکی خۆش هەمیشە توانیوێتی باشێوەیەکی جیاوازتر لە ناو کۆمەڵگەیە دەرکەیە وەری زۆر جار کە باسی ئەم کۆمەڵە هونەرمەندانەکەین بە تایبەتی کە ئارشیفێکی جوانیان بووە میوزیکی کوردی بەجێ هێشتووە زۆریان ئەو کاتە ئەم پێشکەوتنی تەکنەلۆژیایە نەبووە ئێزگەکان کەمتر بووە هەمویان سەردانی بەختایان کردو بۆ ڕیکۆردکردنی کۆمەڵێک گۆرانی بەو ئەستەمەی کە بۆی ڕۆشتون ئەمە شەماڵ سایب چۆن توانیوێتی کۆمەڵێ بەرهەم لەوێت تۆمار بکە یاخو پەیوەندی بەستنی لەگەڵ هونەرمەند و میوزیشەنەکانی ئەوەیە چۆن بووە شاری بەغا لەو سەردەمەیە با بڵین نەک تەنانەت ئەوشمان باس کرد بۆ شەماڵ سایب لەبەروی شارێکی ڕۆشنبیری بووە خەڵک وڵاتان لە دەروی سنووری عێراقەوە ڕویان تیا کرد بۆچی لەبەروی پایتەختێکی زۆر بەناوبانگ بوو بە ئێستاشەوە بۆ فستیڤاڵی شان و ئەوانە و بە
ئۆرکێسترای سیمفۆنی عێراقی تایە لە 1954 کە دامەزراوە چیکەکان و ڕوسیەکان دایان مەزران کە بەهێزترین ئۆرکێسترا بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆچی لەوێ لەبەرەوەی لە سەردەمی ئەوانە باشترین ئستۆدیۆ خەڵکانێکی یەکجار زۆر لە دەرەوەی وڵاتەوە ڕویان لە شاری بەغا کرد. بێگومان ئێستا لە سنووری عێراقا ئارامترین شوێن هەرێمی کوردستانە، باشووری کوردستانە. پێشکەوتن لەگەڵ ئەوەشە تەکنەلۆژیا هەمووی لەم شارەیە هەیە، لە سلێمانی بە لە هەولێر بێ لە دهۆک بێ. ئەمانە بۆ من لە کوردستانە بەدی ئەکرێت، بۆیە خەڵک زیاتر ڕوو ئەکاتە هەرێمی کوردستانەوە. بۆچی؟ لەبەروی ئەم هەموو ئۆپشنە هەیە، ئەم هەموو هاوکاریە هەیە، ئەم هەموو ڕێگە یاخود هێڵە یاریدەدەرە هەیە بۆی بتوانن کارەکانیان جێبەجێ بکەن. شەماڵ ساحیب کە ڕوو لە شاری بەغداکە لەبەر چەند هۆکارێک، یەک لەبەرەوەی کە خوێندنگا لەوێ زۆر ئاست بەرزە بێت، دوو لەبەروی باشترین موزیسیانانی با بڵین سنووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوێ ئەبن لە بەغا ئەبن، پاشان دەرفەتی کارکردن زیاتر ئەبێت. وایە تۆزێ بابەتی نەتەوایەتی زمان کاریگەری هەبووە ئەگەر بۆ نەتەوەی عەرەب بۆ نمونە ئاوازبێژێکی عەرەبی دەبەر هەمیان بکردایە بۆ کوردێک کە تا بەرهەمێکیانە کرد قیرسپیە بوو. باشە بەڵام هەوڵی خۆیان ناوە بۆ نمونە هەمان ئەو بەهرە جوانیان بینیوە، ئەو ئاستە جوانیان بینیوە لە هونەری موزیکە، بۆیە هەمیشە لە خەونی ئەوەیە بوونە کە کارەکانیان لەو ئاستەیە بێت. کاتێک کە سریان کردووە سیمفۆنیای عێراقی و ئاوازبێژانی عەرەب و بۆ نمونە تورک و فارس و ئەمانە کە ڕوویتی ئەکەن بۆ ئاستە بەرزە کاریان بۆ کرێ، ئەمانش حەز و خولیان هەبووە، ویستویانە بۆ نمونە لەو ئاستەیە کارەکانی خۆیان لەو ئاستە بینیوە بگرە بە ئێمەی موزیسیان نابێت لەوان کەمتر سیریانکەین، دەبەروی کارەکانیان زۆر لەو ئاستە بەرزتر بووە، بەڵام زۆر بە بایەخەوە کاریان بۆ نەکراوە بەداخەوە. لە هونەرمەندەکانە من زۆر کات ئەم بابەتە بۆ منە وروژێنم. لە هونەرمەندەکانە بۆ منە دوو جۆرمان هەیە کە بۆ منە خەڵکی ناوچێکن یا دەڤەرێکن و بەڵام لە وڵاتێکی بۆ منە گریمان بەغداد بێ یا تاران بێ ئەخوێنن، بەڵام زۆرینەی خۆیان نازنامی خۆیان نادرکێن، وەکو چۆنە لەیاڵێ خەڵکی ئەوش ناوچێن، بەڵام ئەوان جوانەکان لەوەیە بووە چۆنەڵی کە خوێنیوانە هاتوونەتە کوردستان خزمەتیان کردووە. ئەو یەکێکە لەو ڕەنگانی کە بەڕاستیە نەک مامۆستا شەماڵ ساحیب بگرە زۆرینەی ئەو هونەرمەندووە مامۆستا بلیمەتانی کە بۆ منە ئێستا جێدەستیان دیارە بە هەمان شێوەیان کردووە، بۆ ئەوە جێی دەستخۆشیە ینی کە بتوانین ئەم بابەتە باسکەین، چونکە زۆر هەیە بۆ منە زۆر ینی نەک ئەوە لە میوزیکی ڕۆژاوایشان بابەتە هەبوو، بۆ منە خەڵکی وڵاتی ئۆکرانیا بۆ گریمان چۆتە ئەڵمانیا خوێنیوتی و پێوترێ ئۆکرانی ئەڵمانی. لاما کاتەجای خۆشی بە ئەڵمانیە خوێنێ، ئەڵێ من تەنها ناسنامەوەی، بەڵام ئەوان سوودمون لەسەر کورتبوونی خۆیان و لەسەر خزمەتی وڵاتی خۆمان و هونەری خۆمان. یەکێ لەوانی کە بۆ نمونە شەماڵ ساحیب کە جی ئاماژەی ئێمە قسەی لەسەرا بکەین کە زۆر حەزی بە خوێندن بووە، تەنانەت کە دوایەوەی کە سەرەتایی تەواوکە ئەچێ بۆ کۆلێژی مەلەکی مەلیک فەیسەڵ و دوایی ئەچێ بۆ پەیمانگەی جوانەکان، پاشان کۆلێژی ئاداب و پاشان هەوڵەیە لە 1963 ڕوو لە ئەمریکا ئاکا بۆی ماستەر خوێندنی بڕوانامی باڵا بەدەست بێنێ لە ئادابە، پاشان نیێتەوە ئەبێتە مامۆستای زانکۆ لە زانکۆی سلێمانی و دوای ئەچێتەوە هەولێر. هەنی ئەمە یەکێک لە خەونەکانی بووە کە بڕوانامەیەکی باشی هەبێت بتوانێت خزمەتی بکات لە کوردستان. بێگومان هەموو ئەو بەرهەمانەش بێگومان ئەوە دەوڵەمەندی پێوە دیارە، کۆمەڵی شاکاری زۆر جوانن کە هەمیشە بەزین دوێت هێمێنێتەوە، هەمیشەش پرسیاریەوە کراوە لە ناوەندا کاتمیەکان ئەم بەرهەمە تا چەند ئەمێنێتەوە و ئەم بەرهەمەش تا چەند نامێنێتەوە. ئەوە سەلمێنێکە ئەو هونەرمەندە کۆنانە کە هەمیشە بەرهەمەکانیان زیندون. دەستان خۆش بێ